لە کەشێکی تاو بارەدا فستیڤاڵی جیابارەکان لە قەزای خورماڵ بەڕێوە دەچێت. هەرچی جیابارەکانە لێرە خراوەتە ڕوو، هەمووان بە تامەزرۆیی کڕین و خواردنێم خۆراکە وەرزە گرنگانە ڕوویان لە فستیڤاڵەکە کردووە کە بڕیارە بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوام بێت. بەڕاستی جۆرە نمایشێ هەر یاگەنێەوە بە تایبەت فستیڤاڵ و گیاوەهاریەکە خورماڵنە چونکە منتیقەکە ئێمە منتیقەیە یعنی سروشتین ئی جۆرە ئێمە هەنێ پێی ئی منتیقەیە ئینەش هۆکارێن پێینێکە ئێمە تاومێچێنە نمایشگایە شێوێ دروستکردمی وەروانەی خەڵک سفادێ کەر و جە ڕۆمادەکەیەوە بیان بە هەلێ کار پێی خەڵکی کۆمەڵی خەڵکیان استفادەشکردن ئینەش بیان پاسەکە بژانەوەی ئابووریش پێ ناوچەکەی دروستکردن دماتر یۆتەر چامانجاما کە ئی جۆرە نمایشیانێنی کە کەلتور و جوان و منتیقەکەی کە دۆڵەمەە بشناسمێش بە نەوەکە و داهاتوو. من خۆمە یەکەم جارە بێم بۆ ئێرە و ئەم فستیڤاڵەشم بینی بێ لێرە، بەڵام بەڕاستی شتێکی ضروریە و بینینی ئەو جۆرە گژوجیانە چووکە شتی وای تایە لەوانەیە من لە شوێنی کە نەمبینی بێ بەڕاستی ضروریە ئەم جۆرە فستیڤاڵات. وەڵاهی من خۆم شخصی زۆریە خۆم بە تایبەتی کەنگەر ئەیتر کە بەهار ئەبێت و کەنگەر پێ ئەگا زۆربەی خواردنی ماڵی ئەمە کەنگەر ماسیە هەمومان حەزی لەکەین لە ماڵە وەلەو ماڵەوەڵێ خۆ لە گۆشتەکە گرانترە بەڕاستی ئەم ساڵ زۆر گرانە نازانم بۆ سیانەکەی بە. فستیڤاڵی جیابارەکان لە پارکی گشتی قەزاکە بەڕێوە دەچێت و زیاتر لە 120 کە پرودوکان کراونەتەوە جگەل لە زیاتر لە 30 جۆر گیایباری. فستیڤاڵەکە خواردەمەنی کوردەواری و فەرەنگی ناوچەکەی تێدا ڕەنگی داوەتەوە. بەشدارین بە بەرهەمی خۆماڵی هەورامانین و بەڵخەی بەڕاستی فستیڤاڵێ زەرورینێ ساڵانە کریانی پێ بەرهەمی خۆماڵی و پێ گژوگیایەکە پێ وشکەمەنیەکە من دەزوەشیەوە جەماعەتەیە کرد و کە وستێنێ بەکردەوە ئی فستیڤاڵەیە ینی ئینە هەل زیاتر خەڵک هانی دریۆ پێ بەرهەمی خۆماڵی پێ گژوگیایەکە سە تۆ هەرگڕی بلی گژوگیایەکە باریان یانە نەبنێشە یان بازارە نەساق نەبەوە بەڵام ئینە دەرفەتیوە پێ ساقکردە و ئا بەرهەمە ناخۆیە. فستیڤاڵی گیابارەکانی خورماڵ هەلی بۆ دەیان گەنج و خێزان ڕەخساندووە کە بەرەمەکانیان لەم 3 ڕۆژەدا ساغ بکەنەوە. سەرجەمی گیابارەکانی شاخەکانی هەورامانە و لە ڕووی تەندروستیەوە بە نرخ و گرنگن. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام قەزای خورماڵ.